خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. عێراق کەوتە دۆخێکی دارایی ئاڵۆز و سەختەوە بە جۆرێک کە بیر لە کۆمەڵێک میکانیزم لە کۆمەڵێک دەرفەت کراوەتەوە بۆی دۆخی دارایی عێراقی پێچارەسەر بکرێت. یەکێک لەوانە لادانی 3-0ەکەی سەر دراوی عێراقیە کە خۆتان نەزانن مەسەلەن 1000 دینار 3-0 هەیە و 25,000 دینار 3-0 هەیە و ئیتر تا دوایی. ئەم بڕیارە ئەمڕۆوە بڕیار بوو کە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقیدا تاوتوێ کراوە، قسەی لەسەر کراوە و بکرێتە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و بەڕێ بکرێت بۆ وەزارەت بۆ ئەنجومەنی نوێنەران و لیژنەی دارایی لەوێ قسە و باسی لەسەر بکرێت. بەڵام بە پێیەوەی وتەبێژی حکوومەتی عێراقی قسەی لەسەر کرد تا ئێستا بڕیارێکی لەو زۆریان نەداوە. لیژنەی دارایی وتیان تکایە ئەم بڕیارە مەدەن. باشیەکانی چییە؟ خراپیەکانی چییە؟ عێراق ئەتوانێت چی بەو بابەتە بکات، چی بەدەست بێنێت، چی لە دەستەدا هاوڵاتی لارێمی کوردستان یان لە عێراق ئەوەی ئێمە گرنگە بینەرەکانی ئێمە چی بەدەستهێنێ و چی لە دەستەدا لە بەسەلەی ئەو لابردنی 3-0 بەوردی بۆتان شیەکەینەوە بۆتان باسەکەین لە ڕێگەی بەڕێز دکتۆر جەبار گۆران مامۆستای زانکۆ و تەبێژی بازاڕی دراوی سلێمانی. دکتۆر زۆر بەخێر بێ، سوپاس دەکەم سەرکەوتوبی. سەرەتا یعنی بە ئەوە بڵین کە ئایا بەڕاستی مەسەلەی لابردنی 3-0 هاوکاری عێراق کات؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ مامۆستا زانا، سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی کورسات. طبعاً ئەمە ئەگەر لە ڕووی سایکۆلۆژیەوە و لە ڕووی ڕیاکشنی هاوڵاتیانەوە سەریکەی جیاوازە، ئەگەر لە ڕووی سیاسەتی نەختینەی بانکی مەرکەزی و سیاسەتی دارایی و زیادکردنی بەرهەمە ناوخۆیەکانی عێراقەوە بڵیت ئەمە جیاوازە بەڕاستی. ئەمە کە بڵین جارێ نەبووتە بڕیار تەنها وتوبێژ و گفتوگوۆیە لەسەر بابەتی لابردنی سفرەکانی عێراق. طبعاً ئەم پرۆسەیە لە 2012ەوە قسە و باسی لەسەر کراوە، بەڵام ئیتر ئەمساڵ تۆزێ بەجددی وەریان گرتووە و تەنانەت کۆمەڵی ئەندامانی لیژنەی دارایی لەگەڵ بانکی مەرکەزی عێراقیە دانیشتیان لەسەر ئەم بابەتە کردو و لەگەڵ لەسەر چەند پرسێکی تریش قسە و باسییان کردووە، بەڵام تا ئەسە نەبووتە بڵین بڕیارێک، چونکە بەڕاستی ئەمە پرۆسەیەکە پێویستی بە هەمانگی هەیە، هەم بانکی مەرکەزی عێراقی، هەم وەزارەتی دارایی عێراقی و لیژنەی دارایی پەرلەمان و پاشان ئەنجومەنی وەزیران، چونکە بەڕاستی ئەمە وەکو بڵێ سێرکڵێکە بێ بە هەموو ئەو سێکتەر و کەرتانەیە تێپەڕێت و دوجار لەلایەن بڵێن هینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و مەساداقی لەسەر بکرێ و جارێکە بدرێتەوە بە ئەنجومەنی وەزیران و لێوەشەوە بۆ وەزارەتی دارایی ئەنجا بانکی مەرکەزی عێراقی. بەڵام ئەمە زیاتر مەبەستەکە لەوە نییە کە تۆ گۆڕانکاری لە بەهای دراوەکە تا بکەی، ینی بڵێن سفرەکانی لێ لابیکاوەتە ئابووری عێراق بەهێزەکە. بەهێزکردنی ئابووری لە هەر وڵاتێکە پەیوەستە بەوەی کە تۆ تا چەند بتوانانی دایڤێرسیفای لە بەرهمێنانی ناوخۆییا بکەیت، چەند ئەکسپۆرتەری باشە، چەندت هەناردە هەیە باشە. عێراق یەکێک لە وڵاتانەی بەداخەوە ئەتوانین بڵین ئابوووریەکەی ئابوووریەکی پاشگۆی ئابوووریەکی ڕێعیە پشت بە یەک سەرچاوە ئەبەستێ ئەویش تەنها نەوتە کە بە ڕێژەی نزیکەی 89 بۆ 90% پێگەیەنێ و ئێشتا بڵین لە هەوڵی ئەوەدان کە بەڕاستی دایڤێرسیفیکیشن بکەن، وەکو بڵێ تەنەویع بکەن لە بەرهمێنانی ناوخۆیە، ئەمە ئەتوانین بڵین هێواش هێواش ئابووری عێراق بەهێزەکە، چونکە بەڕاستی عێراق کۆمەڵە مقاوماتی بەهێزی هەیە. ئەمانە ئەخر ئەو متەنەویع ئەو جۆرا و جۆریەتیە بۆ دوور مەودایە، ڕەنگە بۆ نزیک مەودا ئەو مەسەلەی لابردنی 3-0 کاریگەریەکەی چی ئەزانی هەر لابردنی سفرەکانیش خۆی هەر درێژ مەودایە، ینی پرۆسەیەک نییە. بەڵێ بێگومانەمە پرۆسەیەک نییە تۆ ینی وەکو خەڵک پێی وابێ ئەمە لە ماوەی 2 مانگ 3 مانگ 6 مانگە هەموو شتێک کۆتایی پێەیە. کاکە ئازین چۆن ئێمە گەر سەری دەستوری عێراق بکەین هەر بە پێی مادەی 103 لە دەستوری عێراقی باز لە دەسەڵاتی سەربەخۆی بانکی مەرکەزی ئەکا کە لە خەلقکردی دینار و ڕێخستنی بانقەکان و ڕاگررتنی باڵانسی بەهای دینار و وەکو بڵێ ڕاگررتنی تڕستکە لە زانستی ئابووریا دەپێوترێ متمانەی دراوە ئەم جۆرەشتانە، بەڵام مەسائلی لابردنی سفرەکان وەکو گۆڕینی دراوەکە وایە. ئەمە تەنها و تەنها لە دەسەڵاتی بانکی مەرکەزیان نییە، کەواتە ئەبێ ئەمە لە دەسەڵاتی حکوومەتی فیدراڵی باشە بۆ بە هەمانگی لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمان و پاشان ئەنجومەنی وەزیران و ئەنجا بانکی مەرکەزی بە هەمانگی بڕیار لەسەر ئەوە ئەدرێکە ئایا سفرەکان لا ببرێ یان لا نەبرێ. بەڵام مامۆستا زانە لابردنی سفرەکان خۆی خاڵی ئەرێنی هەیە و خاڵی نەرێنیشی واتە هەم ئیجابیات و هەم سلبیاتیشی هەیە. بەڵام ئەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە ئیجابیاتەکانی زیاتر بێت، بەڵام بەمەرجێکە حکوومەتی فیدراڵی عێراقی دەسەڵاتێکی سەربەخۆ بە بانکی مەرکەزی عێراقی بە هەر بۆ نمونە تورکیا لە 2005 کە
6 سفری سەر لیرەی تورکی لابرد بەڵام کۆمەڵی ڕێکار و ڕێنمایی زۆر باشیان گرتە بەر لەوانە دەسەڵاتی سربەخۆ درا بە بانکی مرکزی عێراقی سیاسەتێکی دارایی زۆر گشتگیری باشیان پەیڕەو کرد لە بازرگانی ناوخۆیی و نێودەوڵەتی باشە سیاسەتی دارایی ئەمە وای کرد بە کۆی ئەم هەموو بڵێن ڕێنمای ڕێکارانە کە گیرە بەر نیسبەی هەڵاوسانی لە نزیکەی لە سای 80 دابەزان بۆ لە سەدادا ئەگەر بێت و حکومەتی ناوەندی عێراقی ئەمە بکەم سفرانە لا بێت و بانکی مرکزی دەسەڵاتێکی سربەخۆی هەبێت چونکە بەپێی دەستور مادەی 103 بانکی مرکزی خۆی دەستنانی وەک بڵێ دەسەڵاتێکی سربەخۆی هەیە هەموو بانکێکی مرکزی لە دنیاە چەند فەکشنێکی هەیە چەند ئەرکێکی یەکێک لەو ئەرکانە پاراستن و متمانەی درای محلی وڵاتەکەیەتی بەڕاستی هەندێک جار بە حکومی کە لەناو بڵێن حکومەتی فیدراڵی عێراق تەداخولات هەیە زۆر جار قسە و باز لەسەر بابەتێکە کرێ کە ئیشی کۆمەڵی خەڵک نییە چونکە ئێمە لە زانستی ئابووریا دوو سیاستمانەیە سیاساتی دارایی سیاسەتی نەختینی کە پێوترێ مانیتەری پۆلیسی لەگەڵ فیزیکالی پۆلیسی ئەوەی کە پەیوەستە بە فیزیکالی پۆلیسی سیاسەتی دارایی ئەوە پەیوەستە بە بڵین وەزارەتی دارایی بەڵام ئەوەی کە سیاسەتی ناقدیە کە پێوتە مانیتەری پۆلیسی ئەمە سیاسەتی بانکی مرکزی ئەمە ناکرێتەوە هەموو کەسێ بێت لەسەر سیاسەتەکانی بانکی مرکزی عێراقی قسە و باس کات و هەندێک قرار هەبێ بەسەریا فەرز کات بەڵام لە مەجای ئەم سفرانەیە لەبەر ئەوەی من تەنها و تەنها پەیوەست نیە بە بانکی مرکزی عێراقی پەیوەستە بە موچەی فەرمانبەران بودجەی گشتی بازرگانی نێودەوڵەتی باشە پرۆژه ئیسیسماری لەبەرەوە مەکاریگەری لەسەر هەموو سێکتەرەکان دروستەکە کەواتە لێرەدا بڵێن ئەنجومەنی فیدراڵی یا بڵێن حکومەتی ناوەندی عێراقی ئەتوانێت تەدەخولکە لەم بابەتە ئەتوانێت بۆ نمونە با ڕێنمایی یاسایی بۆ دەربکرێت بەو مەرجەی کە بڵێن لەلایەن پەرلەمان و ئەنجومەنی نوێنەرانەوە مسادەقەی لەسەر بکرێت بەڵە کاریگەریەکانی بە عەرزەکەم با من بە زمانێکی سادە بەو پارانەی لەبەردەستە خۆش ناڵم خۆشحاڵیە کە دکتۆر جەبار لە بازاری دراو هاتووە 1500 دیناری پێ بوو تا کۆمان کردوتەوە و پارەیە زۆرجام حاڵەتانم بەسەریە ئەنە مشکلە نیە ئەمڕۆ بۆ یەکەم جار بەڕێز دوازەم جارێکی تر هەلە بەردامێکە بوو وەڵی وازم هەلەم کورساتە باسی دراومان کرد باشە وتان دۆلار و ئەمانە بێنە لە بیرم چوو بوو باوەڕتان هەبێ ئەمڕۆ 1500 نەلەگیر خۆمان لەناو دراوە هیوادارم ئەوە نەبێت کە هەرگیزت کرد بێ باشە ئێستا ئێمە بە زمانێکی سادە ئەو پارانەی ژێردەستی جەنابەت مەسەلەن ئەگەر بڕیارەکە درا بۆ نمونە لە 250 دیناریەوە تا ئەگاتە 50,000 چی لێ دێت بەڵێ ئەگەر ئێمە لەم 500 سەیری بکەین لە ئەوانەی کە بە بیریانە لە پێش گۆڕانکاری بەڵێ ئەمە پێوتە نیو دینار باشە ئەم 500 فرسی پێوتراوەمانە لەوانەیە بناوەکەی بگۆڕێ بە سنت بۆ نمونە بە پێنج بە شتێک لەو شتانە بۆ نمونە 250 ئەبێتە ڕوبعێکە جاران وەختی خۆی ڕوبعێکیان پێوت ئەو کاتا بێ بە ڕوبع دینارێکیان بۆ نمونە 25 سنت یان 25 فلس ئاوە بۆ مهینە بەنیسبەت هەزاریەوە ئەگە بگۆڕدەم سێ سفرەی لێر لا ببردرێ ئەبێتە 1 دینار 5,000 دیناری ئەبێتە 5 دینار 25 دینار 25,000 ئەم سێ سفرەی لێلا ببرێ ئەبێتە 25 دینار و 50,000ەکەش ئەبێتە 50 دینار 50 دینار یعنی ئەگەر کەسێک دکتۆر جەبار ئەگەر کەسێک موچەکەی ملیۆنێک دینار بێ ئەڵێ 100 دینارە وەرگتووە من ئەبێتە 1000 دینار ئەبێتە 1000 دینار ملیۆنە 6 سفرە سێ سفری لێلا برێ ئەمێرە تا 1000 دینار و کاتە موچەکەی ئەبێت بە 1000 دینار بە 1000 دینار 20 باشە ئەمە یعنی ئالۆزیەک دروستەکە ینی بەهای ئەم پارەیە چی لێ دێ بۆ نمونە ئەم 50 دیناریە هەمان بەهای خۆی ئەدات مەسەلەن وردەکەیتەوە والێکە چەندە خەڵگەڵێ 50 دینارێکە زۆر بەرەکەتی تیانێکەرە وردەکەیتەوە ئەڕوا مەسەلەن ئەو 25,000 ئێستا قوتێکی هەیە بەهایەکی هەیە بەسبێنێکە سفرەکان لێ کردو کە ئەڵی 25 دینار ینی خۆشتەکان ئاوای لێ نایە بڵێ مەسەلەن بۆ نمونە مۆبایلێکە کڕی چوزام شتێکە کڕیت فەردێک برنجە کڕی ئەڵەی هەر 100,000 دینارەکە بێ ئیتر 1 دینار پارەی بۆ کۆکەیتەوە بەهای خۆی لە دەستەدایان چۆنیە ئوستاجان ئێمە لە زمانی بڵین ئیجابات و سلبیاتەکان ویسمان باسی ئەوە بکەین تەمان کە تۆ ئەم 25 دینارە ئەگۆڕە بە 25 دینار کاتێک ئەیەیتەوە بە بانکەکە لە بەرامبەرە 25 دینار وەرەگریتەوە ئەم 25 دیناری کە وەرەگریتەوە هەمان قیمەت و بەهای ئەم 25,000 دیناری هەیە بۆ نمونە فەرمانبەرێک موچەکەی ملیۆنە دینارە کە ئەبێ بە 1000 دینار 1000 دینارەکە هەمان قیمەت و بەها و ڤالیوی ئەو ملیۆن دینارێ هەیە کەواتە ئەمە تەنها گۆڕانکاریەکی تەکنیکی ژمێریاری ئابووریە
ینی ناتوانین بڵێن ڕاستەخۆ خودی گۆڕانکاریەکە لە دراوەکە و لا بردننی سفرەکان کاریگەری لەسەر ئابووری دۆخیژیان خەڵک دروستەکە بەڵام لە ڕووی معنەویەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە بەڵێ کاریگەری ئەبێت لە داهاتووتە ئەگەر بانکی مرکزی عێراقی دەسەڵاتێکی سربەخۆی هەبێت ڕێنمایی ڕێکارەکانی باش بێت لە داهاتوودا ئەتوانم بڵم کاریگەری لەسەر دەخل و خەرجەکان دروستەکە ئێمە لە ئابووری شتێکمان پێ هەیە پێوتێ کۆنسپشن لیمت باشە واتە باشە ئەو پارەی کە تۆ ئێستا بۆ نمونە ئەگە بەڕێزت ملیۆنە دینار 500 دینار لە گیرفان تا بێ بچیتە بازار هیچ پلانێکی خەرجیشت نەبێ بەڵام وەک بڵی وەهمێکی نەقدیت هەیە ئەمە لە هێنا لابوریا پێوتە وەهمی نەقدی باشە ئەم 500 دینارە دەکە لە گیرفان تا هیچ پلانێکیش نییە خەرجی بکەی بەڵام چاو بە کۆمەڵە شتێک لە خۆتۆڵی پارەم لە گیرفانەوە ئەیکڕم هەرفی شەر کە زانایەکی ئابووری ئەمریکی ئەڵێ ئینسان چەندی پارە لە گیرفانە بێ ئەوە سەرفەکە بەڵام وەرە ئەم 500 دینارە سێ سفرەکی لێلا بوو 500 دینار لە گیرفان تا بێ لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ئیترکەواتە ئەمە ئەبێتە پاڵنەر و دافعێکی باش بۆ کەمکردنەوەی خەرجیەکان باوەڕتان هەبێ زۆر شت زیارڕەوی ئەکرێت لە وڵاتی ئێمە زۆر خەرجی ئەکرێت ینی هەر لەو ساڵانەی ڕابردووە مامۆستایەکی بەڕێز کە پسپۆڕێکی دارایی باش و هەم مامۆستا ئەنیشەوتی هەساوین ئەسسمنتێکمان کردووە بۆ تەنها شاری سلێمانی ئەو زیادە ڕێوانەی کە ئەکرێ ڕۆژانە تەقیمێکیان کردووە باشە ڕۆژانە بە معدلی هەموو ماڵێک بە بەهای 7,000 دینار زیادە ڕەوی کراوە لە بابەتی خواردەمەنی لە بابەتی ئەو تەرفیات و ئەو جۆرەشتانی کە ڕۆژانە بەکار هاتووە باشە ئەمە لە ئەنجامی چووە سارەگەت تۆ سێرەی لە گرفان تا ملیۆنە دیناری دی هەر لە خۆتەوە حەزەکەی بچیشت بکڕیوانە من ئێستا من هاتومەتە دەرەوە بۆ نمونە من هاتومەتە دەرەوە 1500 دینارم پێ ڕێگ ئۆتۆماتیکی کە لە کورسا چوومە دەرەوە ڕێگ ڕۆمەوە بۆ ماڵە بەڵام باوەڕتە نەبێت تەبیعەتی ئینسان وایە خۆمە زانستی ئابووری پێمانەڵێ ئێستا 500,000 دینارم پێ بۆ هەر لە خۆمەوە بەلای کۆگایەکە بڕۆژمە چاک پانتۆڵی جوانی لێ بووایە و ئەمش هەر لە خۆم وڵاشتە جوانە بابیکردمەوە ئێستا ئەڵم 1500 دینار میگرێت لەبەرەوە بەڵێ لە ڕووی ئەم وەهمی نەقدیەوە کە باسەکەین خەرجی کەمەکاتەوە سایکۆلۆژیە بەڵێ سایکۆلۆژی ئەمە لەلایەک وە لەلایەکی تریش ڕێگە بۆ فترێک بێ دوای کە ڕاهات کابرا بزانێ بەهای پارەکەی هەر هەیە بزانێ بزانێ و 50 دینارە زۆر شتی پێکڕێ لەوانەیە ماڵوێران بێگومانە ئەوەش هەیە بەڵام ئێمە ئەمان باسی ئەم لایەنەمان کرد لایەنێکی تریش وەکو حکوومەت وەکۆی کە بڵێن کاریگەری لەسەر دۆخی ئابووری وڵات دروستەکان نایکات بەڵام ناڕاستەخۆ دەرهاویشتە و ڕنگدانەوەی لەسەر دۆخی ئابووری بۆ نمونە گەر بڕیاری وەهات جێبەجێ بکرێت دکتۆر جەبار مەسەلەن حکوومەت دەیەوێت چی بەدەستکەوێت بەڵێ یەکەم ئامانجی حکوومەت لەمەدا یەکەم ئەوەی ئەو پارانی کە ئێستا دیاری 108 تریلیۆن دینار عێراق نەقدی باشە چاپی کرد وەکو باسکران نزیکەی 25 تریلیۆنی تریش چاپ کرابوو لە مای پێشەوە بۆ پڕکردنەوەی عیدز و کورهێنانەکان باشە نزیکەی 40 تریلیۆن دینار زیاتر لە دەرەوەی سیستەمی بانکیە لە گیرفانی هاوڵاتیان و ژێرسەرینی ماڵەکان و لە ناو سندوقی ماڵەکانەیە ئەمەش لە ڕووی ئابووریەوە وەکو کفر وایە باشە چکێمە لە زانستی ئابووری شتێکمانە پێوتێ سێرکوڵیشنی دارایی باشە ئەوروپا بۆ بەڵێ فاینانس سێرکوڵیشن باشە ئەبێ پارە هین بکرێت ڕیئینڤێستمنت بکرێت ئەبێت تەداول بکات تۆ لە ماڵەوە 10 ملیۆن دینارە هەیە یەک ساڵی کە ئەو 10 ملیۆن دینارە لە ماڵەوە بە هەر 10 ملیۆنە بە پێی ئینفلیشن بە پێی هەڵاوسانیش ساڵانە لە 0.5 بەهاکەشی دابەسێ بەڵام وەرە ئەم 10 ملیۆن دینارە بکەرە بانکەوە بانک ئیسیسماری پێەکە باشە بانک نێوەنگیرێکە لە نێوان هاوڵاتی لە نێوان سەرمایەدار و لە نێوان وەبەرهێنە باشە پارە لە بەڕێز وەرەگرێ 10 ملیۆن دیناری لێ وەرەگرێ ئەیدا بە مستەسمیر وەبەرهێنانی پێوەکە ئەیدا بە بازرگان کەواتە ئەمە لە یەک حاڵەتە ئەتوانین بڵین ئەم سێرکوڵیشنی دارایە کۆمەڵێ عەمەلیەی ئیجابی ئەکا کە دوجار ئەچێتە ضمنی ماکرۆ ئیکۆنۆمی و کە ئابووری وڵات بەرەو پێشەبا بۆ نمونە تو ئەم 10 ملیۆن دینارە لە ماڵەوە نەخەڵکی لەسەر دامەزراوەتە دەرفەتی کاری نەڕەخساوە نەخۆی ئیسفادە لێکرۆ ڕەنگە لە ڕۆژێ لە ڕۆژان وەکو کە سەرەتا باسی خاڵێکمان کە ڕۆژێ لە ڕۆژان پلانیش نەبوو بێ بۆ خەرجی هەندێکیشی لێ خەرج کرد بێت باشە و بەهاکەشی دابەزێت بەڵام تو ئەم پارەیە کە هەستای لە بانقا دادناگەڕایەوە ناو بانک ئەمە ڕیئینڤێستمنت نەکرێت جاریکە بڵین بەگەڕ ئەخرێتەوە کەواتە تو هەستای پارێک لە بانقا داناوە هینە لە بەرامبەرە چی وەرەگریت یان ئینترێست وەرەگریت باشە سوی بانقی وەرەگریت یان ئەوێ بە مزارەبە یان مڕابەحە قازان جوارێکی ئەویش ئەیدا بە جیهەتی بەرامبەر ئیشی پێەکە دەرفەتی کارە نەخسیێنی ئەوش قازان جایە بە بانک تۆ بزانە ها ینی بەهۆی 10 ملیۆن چ جوڵەیەک بۆ یەکێک لە ئامانجەکانی حکومەتی ناوەندی عێراقی ئەوێ ئەو پارێزە بەلاحە زۆرەی کە لە دەرەوەی سیستەمی بانکیە هیچ نەبێت لە 150 بگەڕێتەوە ناو بانکەکان لەلایەک ئەم
جوڵە داراییە دروست ببێ و لە لایەکی تریش ئیلتیزاماتەکانی خۆی پێجێبەجێ بکە. تۆ بۆ نمونە هەموو مانگێک زیاتر لە 3.2 تریلیۆن دینار عێراق تەنها پێویستێتی بۆ موچەی فەرمانبەران بێجگە لە نەفقاتی تەشغیلی بێجگە لە نەفقاتی ئیسیسمارات ئەبێ بە بەردەوامی دۆلارێکی زۆر بگۆڕێتەوە بۆی ئەو دینارانە سەحب بکاتەوە ناو بانکەکان و ئیلتیزاماتەکانی خۆی پێجێبەجێکە. بەڵام لە 150 ئەم پارێ بگەڕێتەوە ناو بانک کەواتە ئەو فشار و زەختە لەسەر بانکی مرکزی نامێنێت کە دۆلاری زۆر بفرۆشێ کەواتە ئەتوانی بڵێ خۆی شیڕایی ئەم پارێش بەهێزەکات. بەڵام چشەکەی متمانە بە بانک نییە. بەڵێ خەڵک گەڵێ لە کونفەیەکونەیەکە مەسەلەن بۆی هەیە بانکەکە نەمێنێ پارە نادا توزانم یان ناتوانێت پارە ڕاکێشێت و زۆر ئەوشتا لە بەڵێندەرەکان هەبوو لە ماوەی ڕابردووە. بالضبط ئەزانی ئێمە ئاخدێت ئەوەی کە بربەست و لەمپەرە لە بەردەم ئەم پرۆسەیەدا ئەوەیە کە متمانەکەم بۆتەوە. من لە یادمە لە دوای کۆرۆناکە بوو پێما بێگە هەڵە نەبم پێشنیارم کرد بەڕاستیە بێ حکومەتی هەرێمی کوردستان ئیش لەسەر سیستەمی بانقی بکە. هەموو وڵاتە تازەگەشە سندوەکان یەکەم هەنگا و پلان کە ناویانە بیران لە سیاساتی دارایی کردوەوە و دامەزراندنی بانقی لە وڵاتەکانیانە بۆ لەبەری ئەو پارە زۆرە لێشاوی کە لە ناو بازارە بگەڕێتەوە ناو بانکەکان و ئیش و تەداولی پێ بکرێ. بەڵام بەچی میکانیزمێک بەچی ئالێتێک یەکەم هەنگاو ئەوەیە زۆرینەی خەڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق موچەخۆرن. باشە کە فەرزی کرد لەسەر هەموو موچەخۆرێ موچەکەی لە بانقابی ئۆتۆماتیکی مانگێکی کەنا دوو مانگیکەنا ساڵێکی ترنا ئۆتۆماتیکی خەڵکی کەزانی معزز مکرم پارێکی لە حسابەکەیەتی وردەوردە ئەو مەترسیانە نەماوە و ترسی ئەوەی هەبێ ئەیتیئەمەکە ئیجناکە و ترسیەوە بێ بانکە ئیفلاسکە وردە و ئەم ترسانە ڕێیەوە خەڵکی هێواشەوەش لەگەڵ ئەمە ڕایەت. بۆ نمونە من لەم ڕۆژانە برادێکم هات کارتی بانکەکەی هێنا یەکێک لە بانکە وتیام مینەم موچی تقریبا دوو مانگ شتێکی تایە تا سەر ڕام نەکێشەوە تاوە وتمە چی وای دەکەی وتی من متمانەمی و تاوەکو پارە لە بانکە هیچ مەتا لەوانەیە ساڵە لەمە پێشە و پرسیارم لێ بکردایە لەوانەیە ئەو متمانە و سیقەی نەبووە کەواتە وردە ئەم متمانەیە گەڕێتەوە بەرەنجامی ئەوەی کە تۆ فەرزی کرد لەسەر هەموو هاوڵاتیەکی موچەخۆر و فەرمانبەر پارەکەی ئەبێ لە ناو بانقا بێت بە پێی پێویستە ڕایپێشێ کەواتە هێواش هێواش بێم سیقەیە دروست بێ کاکە وڵاتانەی کە تەحولاتی تر دکتۆر جەناب توخێ کار بووی لە وڵاتی ئێران ئەچیتە هەر شوێنێک تەنانە ناو شۆفێری تەکسیەکانیشە جیازێکیان پێەیە پیۆسەکان پێ بەڵێ مەسەلەن ئەڵێ کە زۆر کەم سیولە هەڵەگرن پارەی کاش هەڵەگرن خۆتە زانی مەسەلەن لە هەرێمی کوردستانی شەشتێکی لەو ئێستا دەستیان کردو بەکی کارتەکە نازانم تا چەند دەتوانێت ئیشی پێ بکرێت لەم شوێنەکە یعنی ئەم پرۆسەیە ئەم کردارە کارێکی ئاسان نییە ئەگەر مەسەلە لە هەموو شوێنەکانە لە مارکێتەکە لە دوکانەکانە بکرێت لە بازاڕەکانە بکرێت بۆ نمونە تۆ کابرا پارەکەی هەیە تەحویلی سەر کارتەکەی بخوێنێتەوە یان بتوانێت ویشی پێ بکە یان تەحویلی سەر و کارتەی کە بۆ نمونە منە چم شتێکە کڕم جلو بەرگە کڕم کارتەکە لێ دەیت و ئەوەندە ناچی لە بەردەم ئەیتیئەمەکانە وەڵای ئینسان زاری وایە جەرجی ژانەکان دێ خەڵک هەیە پێڵێ ئەڵێ پێویستم پێ بە کاشەکەیت ڕاستیشە لەبەر موچە دواکەوت بەڵام ئەگەرەوە بێ ئەوەختە ناتوانێت بڵێ هەمووی پێویستە ئەچی بەشێکی بکرێ بەشێکی لە نووسنگەکان مەسەن لەوەختە نووسنگە عقارەکان ئەتوانن ئەم بیرۆکەیە تا چەند مەسەن ئەتوان ئەزانی چۆنە مامۆسەزانە بەشی پەیوەستە بە وعی هەوڵاتیانەوە هەندێک خەڵکەیە لە مەجای سیستەمی بانکی و بانکارت و ئەکاون نەمبەر و ئەم زۆرشتانە شتێکی ئەزمونێکی تازەیە بۆ ئێمە ڕاستی ئێمەمانم بۆ ئەمانە ناسان بەڵام لەوانەیە بۆ نمونە بەڕێزێکی بەتەمەن دایکێکی بەتەمەن لەوانەیە لەم شتانە نەزانەیە بەڕاستی بۆیە ئەمە پێویستی بە تەوعیەکی زۆر هەیە باشە هێواشەوە لە ڕێگای دەستگاکانی ڕاگەاندنەوە خەڵک ڕابێنی شێوازی دروستکردنی ئەکاون نەمبەر چۆنە بێ ڕاکێشانی پارە چۆنە بێت چۆن لەگەڵ تۆ دامەزراوەیەکە لەگەڵ مارکێتێکە چۆن مامەڵەکانە دەکەی چۆن سریال نمبەری کارتەکە دەزانی ئەمانە باوەڕتان هەبێ من وەکو جەنابە فەرموولە وڵاتە ماستەر و دکتۆراشم لە ئێران خوێنوە باشە ئافرەتی وایە بەتەمەن و هیچ خوێنەوارێکیشی نیە و کارتێک لە گیرفانەتی کۆدەکەی لە بەرەسی کیلوێ میواکرێت دەستگایکی POS بچووکی PRڕێگەکە کۆدەکە خوێنێتەوە فیشەکەشی فیشێکی بچووکەیات و ئیکاتە ئینە گیرفانەوە مەشتێکی ئەوە قورس نییە بەڕاستی بەڵام وەکو باسم کرد هەموو تەحولاتێک سەرەتا کۆمەڵێ بربەست و لەمپەری بۆ دروستەکرێت باشیان بۆی دروست ئەبێت لەبەر ئەوە ئەم بربەست و لەمپەرانە هێواش بە مروری زەمن و قۆناغ بە قۆناغ هێواش ینی ئەڕێوێتەوە تۆ بۆ نمونە لە مانگی 2022دا ئەو کاتێک کە عێراق هەستا ڕێگای ریفۆرمی هەڵبژار لە سیستەمی بانقیە داوای کرد هەموو بازرگانەکانی ترێ بێ لە ڕێگای بانق و حواڵە بکەن خەڵک وا تێگەیشت بکە مە سزایەکی گەورەیە لەسەر بانقەکانی عێراق و عێراق ڕوبەڕووی قەیرانێکی زۆر گەورە ئەبێتەوە باشە بەڵام ئێستا خەڵک تێگەیشتووە کە بەڕاستی ئەم هەنگاوی حکوومەتی ناوەندی عێراقی زۆر
کارێکی باش بووین تەنانەت تا ئاسێکی باش ڕێگری لە تەهریبی ئەموال برنە دەرەوەی دۆلار بە قاچاق سپیکردنەوەی پارە گرتووە بەڕاستی ئەمەش بە هەمان شێوە هێواشش پلەمەندیانی ئەم ساڵی من و تۆ جیاوازە لەگە ساڵی پارە ینی لەوانەیە کەسێکی خوێناریشی بێنایە 2 ساڵ لەمە پێش بکتە کاکە وەرە کارتێکی بانکی دێمە بڕۆ لە بازاڕشتی پێ بکڕ نێزانی بەڵام ێستا خەریکەشتەکە ئەسێ بێت تەنانە ێستا وای لێ هاتووە هەندێک سیستەمی بانکی هەیە ئەپلیکیشنەکە پلتفۆرمەکە لە مۆبایلەکەتە لە ڕێگای چیان بارکۆدەکەەوە لێی تو تاو پارەکە ڕێک ئیداع بێت و ترانسفێرەکەی بۆ ئەو شوێنەی کە ئەتەوێت و مامەڵەدارەکانی خۆشی بەنجامەکانی شتەکە ئەو نە قورس نییە بەڵام ئەمە وەکو باسم کرد یەکەم پەیوەستە بە لایەنی تەوعیەی خەڵک باشە وعی خەڵک و ئێمەمانانی چەند بتوانین لە ڕێگای دەستگاکانی ئالام لە ڕێگای کۆڕ و کۆبنەوەکان و سیمینار و ڕشۆپ و ئەمانەوە دەست پێ بکرێت ئێستا دەست پێکراوە بەڵێ ئێستا من 2 ساڵی ژەبێت لەوانێ بڵێم بانزینی ئۆتۆمبیلەکەم بە کاژ مەگەر هەر حسابانکەکەم پارێتیانە بووێ هەر لە ڕێگای حسابانکەکەم و پارە دەفاکەم زۆر ئاسانە پێوەسەکانەتە بەردەم لە ڕێگەی سرڵەمبەرەکەەوە باشە بارکۆ دەکۆڕێ ئەوڕێ پارەکە داخڵە بێ باوەڕکە 3 سانی پێچێ ئەنی ئەمەلەکە زۆر ئاسان بزات و ئەمە هەر لە ڕووی سەیفتیشەوە زامنترە تۆم پارەی لە گیرفانە بێت هەموو شتێک لە دنیا ڕیسکی هەیە باشە ئەم پارێ ئەگەر ریسکی لە 150 بێ لە گیرفان تابێ لەلاەن کارتی بانکەکەتەوە بێت ئەنی ریسکەکەی زۆر کەمترە بۆ نمونەگە تۆ کارتی بانکەکەشی لێ بەدزرێت باشە لەبەرەوەی کۆدەکەی نازاندرێت باشە سریاڵەکەی نازاندرێت ناتوانێت پاری لێ سەحب بکە وانی یان ئەگەر موبایلەکە لەناو موبایلەکەشتا لەبەری کۆدەکەی نازانێت باشە بەپی فەیس ئایدی بکرێت یان بۆ مەسریاڵامبەری هەر شتێ بێ ناتوانێت پارەی لە سەحب بکرێت کەواتە ئەمە زۆر مهمە ئەمە لایەنێکی ئیجابی وەلایەنێکی تری ئیجابی ئەم سیستەمی بانکیەوەیە وەکو باسم کرد مەسەرەتا ئینسان تا پاری زیاتر لە گیرفان نبوو پارە زیاتر سەرفەکە بەڵام وەرە تۆ پاری کە لە گیرفان تابێ لەناو موبایلەکە تابێ یان لەناوان کارتێکی بانکیا بێ بەڕاستی هەمیشە بیر لەوە نیە کە تۆ پارێکی زۆری لە گیرفانە بچیتە بازار کاڵاو کەلوپەل بکڕی باشە ئەو کاتە خەرجەکانیش کەمە بێت کە نامەیەکت بۆ دێ و سایکۆلۆژی جەنابەت باست کە لە ڕووی داراییەوە مەسەلەن نامەیەکت بۆ دەڵێ ئەوەندە لە حسابەکەت ڕۆشت هەر لە ڕووی سایکۆلۆژیە دەکات تەنانەت توێژینەوەیە کراوە لە وازانم ئەگە هەڵە نەبم 2022 بوو یان 23 بوو لەسەر هەندێک لە وڵاتانی کە زیاتر کاش بەکارێنن و ئەو وڵاتانشی کە زیاتر بانکار بەکارێنن کارتی بانکی بەکارێنن ئەوانە زیاتر زیادەڕەوی و خەرجیان زیاتر بووە باشە بە نیسبەی 67 بە 33 خەرجەکانیان زیاتر بوو بۆ ئەو هەمیشە دەستی لە گیرفانیا بووە بەلای شوێنەکە ڕۆشتووە ئارەزوی بۆ شتێک جوڵاوە باشە دەستی کرۆ بە گیرفانی ئەودایەتی بەڵام ئەگەر لە کارتی بانکێکیا بووە لە ڕووی وەهمی نەقدیەوە وەی هینەوەی هەستکرۆ کە پاری پێ نییە یان بۆ منە ئەگەر شتێکیشی کڕی بێت نەمەسە تۆمونمونە ئاواکەی ئەڵێ 5,000 سەفەکەی بەس خەرجەکەی بەڵام بۆ نمونە ئاواکەی هەست ناکەی چەند لە گیرفان تاکەم بوو بەس ئاواکەی بە مۆبایلەکەت نامەیە کاتۆڵێ 25,000 داشکێنرا لە حسابەکەت قەرچێ لە دڵەیە مۆزۆی ئەو ماوەی بەنزینەکەیە کە ئاوا ینی کە هەرزانە کەمتر ئەڵێ گێچەکە دێتە خوارەوە سایکۆلۆژیە ئەڵێ باشە بۆ خێراتر ئێستا هین هەندێکی ئێستا بۆ بە ئەلکترۆنی کەلوەکان دێتە خوارەوە هەشە مەسەرەن ئاوا کە لە کاتی هەرزانیە کەمتر دێچەکە هەوڵەکەی دێیتەوە سایکۆلۆژیە بابەتێکی تر زۆر گەرم و گوڕا ئەویش مەسەلەی ئەوەی لە دوایەوەی کە بێت پێش ئێستا وەزیری گەنجینەکانی ئەمریکا وتی $1 بێ بە 300,000 تومان وانە تقریبا دەکات 30 میلیۆن بەڵێ ئێستا 20,000 خەڵک لە هەرێمی کوردستان پارەکانی ئەگەر پارەی دیناری عراقیە بیکا بە دۆلار یان دۆلارەکانی بک بە دینار چی بکە مەسەلەن مەترسی هەیە لەسەر بەهای دۆلار مامۆسازانە پێشەوەی کە وەڵامی پشتارە بەمەوە هەندێک خەڵی ئیجابەتی تریشە بوو باسم نەکردکە بەڵام ئەگەر ئەوم بە دقیقی وەڵام دەیتەوە دوای بیتەسەرەوە بە سەرچاو زانی ئوستازی ئەمە باشترینە ڕێگا بۆ ئەوەی کە تۆ سەرمایی پاشەکەوت و نەختینەت هەیە هیچ وەبەرهێنانێکی پێ ناکەی لە ماڵەوە داوناوە بۆ ئەوەی کە ریسک مەنیجمنتی پارەکەی خۆت پەیڕە و بکەی بەهای پارێکی خۆیت بپارێزی تەنەوە ئیتیاب بکە باشترە بەشی دینار بێ بەشی دۆلار بێ و ئەگەر کەسێکیش هەر پارەی پاشەکە و تەکات قەیچێگە ئەڵتونیش بکرێت ئەمانە بەڕاستی مشتی باش نانی بەڕاستی زەر ناکە من خێزانم ماوەیەک لەمەوە پێش تقریبا 3-4 مانگ لەمە پێشتی ئەڵتون بەڵام ئەڵتون زۆر بەرزە زۆر بەرزەوازی لێ بێنە هەر بە زەوی وەڵا هەر بۆم کڕ هەڵا بۆم کڕێسا
لیرۆشتن بۆ کرۆ هەلیرێکی 250 دلار زارەکە ئەیوەڵا سە زارەکەم کاکە تو ئێستا مەهاڵتوونی لەبەرەوە باشترین شت ئەوەیە بەشێکی دینار و بەشێکی دلار و بەشێکی ئاڵتون بێتی بەڵێ زەوی بیانی بە حقت من ئەڵێم قەنەعەتێکم هەیە من وەکو خۆم ئەڵێم هەموو شتێک لە پارە باشترە هەموو شتێک لە پارە باشترە باشە نەک ینی پارێکی معەن مەبەسم دۆلاریان هەدراوێکی تر بێت ئەزانی سامەترسی هەیە دۆلار بەهاکەی بەرز بێتەوە لە سەراسی عراق بەڵێ ناخێ من هیچ مەترسێک نبینم ئەگەر ئێمە ئەبێ ڕوونی مامەسەزانەکە کاتێکی ئێمە تەحلیلشێکردنەوەکەین تەمان تەحلیل بریتێ لە داتا و زانیاری بێت تۆ داتا ڕوون بکەیتەوە و زانیاری بەردەستی شت هەبێت بۆ ئیکە شیکردنەوەیەک یان تەحلیلێکی دروست بیت. ئێستا بانکی مرکزی عێراقی بە بەراو لەگەڵ 2009 و 2015 هەم سەردەمی داعش و هەم سەردەمی کۆرۆنا احتیاطی زیاترە غیطائی نەقدی کە زێڕە زیاترە باشە باسەکەن دابەزێ بۆ 7 میلیارد بەڵام قەنعاتمان نزیکەی 100 میلیارد دلاری هێستا احتیاطی هەیە قەرارێک نیە لە ئەنجومەنی پاشەکەوتی هەیە 146 تن ئاڵتوونی هەیە بانکی مرکزی عێراقی لە کاتێکە لە سەردەمی شەڕی داعشە نزیکەی لە خوار 50 میلیارد دلارەوە هەیە بێسا دوو ئەوەندە احتیاطی هەیە و ئاڵتون ئەو کاتە نزیکەی هەموو 40 تن وێسا 146 تن هینی هەیە ڕاستە خەرجەکانی عێراق زیای کردووە بەڵام داهاتیشی عێراق زیای کردووە کاکە لەمای پێشوایە ئەم هەموو دەنگ و پرۆپاگەندانە بڵاو بۆ وڵای عێراق تووشی قەیران بۆ لەبەرەوەی ڕێگای هەناردەکردنی نەوتینی ئازانی بە پێی داتاکانی سۆمۆ هەر پێرێ نزیکەی 6 میلیۆن بەرمی نەوتی هەناردە کردووە عێراق باشە ڕۆژانە بە ئەڤەرەیجی معدەلەکەی وەرگی 2 میلیۆن و 500 هزار بەرمی نەوت هەنارداکە یان 2 میلیۆن و 500 بەرمی لێ نەوت کاکە لەسەر و 90 دلارەوەیە لەسەر و 90 دلارەوە دەوەری ئەگەر ئێمە ئەنی کارێکی ژمێراری بۆ بکەین سەریکە کاکەزانە ئەمە 2 میلیۆن و 500 هزار ئەمە 2 میلیۆن و 500 هزار کەڕەتی ئەگەر 90 دلاریشی بفرۆشێ ڕۆژانە بای 225 میلیۆن دلار ڕۆژانە بەڵێ 225 میلیۆن دلار نەوتەفرۆشێ لە کاتێکە کە ڕۆژانە 3 میلیۆن و 500 هزار بەرمی نەوتەفرۆش نەوت بە چەند بوو نەوت بە 6 دلار و 62 دلار بوو کاکە تۆ 62 دانێ ڕۆژان بای 207 میلیۆن دلاری فرۆشکەواتە هێشتا 8 میلیۆن دلار سەرپڵەسیە وا کەواتە ئەمە دەرمانی دارایی نابێت لە ڕووی سیاسیەوە سەپۆرتی هەیە باشە 100% وەزارەتی گەنجینەی ئەمریکا پشتیوانی عێراقەکە بە هیچ جۆرێک ژنای عێراق لەدەست بە ئەمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریشەوە ئەو بوو کە ڕوومان کردەوە عێراق لەبەر دەم مەترسیانی ڕاستە خەرجەکانی زیادی کردووە موچەی فەرمانبەران زیادی کردووە نەفەقاتی تەشغیل و ئیسیسمارات زیادی کردووە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە تۆ لەبەر دەم قەیرانێکی گەورابی کاتێک عێراق تووشی قەیران و ڕکودێکی اقتصادی گەورابێ کە بە تەواوەتی هەموو منفەزارەکانی هەناردەکردنی نەوت بۆ دەرو عێراق ڕابگیرێت کاکە ئێستا عێراق بیر لە کۆمەڵە ڕێگای تریشەکاتەوە هەر دایڤەرسیفای لە هەناردەکردنی نەوتاکەوە بەندەری عەقەبە لە ڕێگای ئەردەنەوە کە 30 ساڵە لەو ڕێگاوە نەوت هەناردە نەکراوە بەندەری جەیهانە سووریا بەتەنکەر زائیدەن گەروی هورموز کەواتە تۆ چەند ڕێگایەکی متەنەوعی دەبێت کە توانی نەوتی تی هەناردا بکەیت دوایەوە ئەو پلانە ئابووری کە ئێستا ئەگیرێتە بەروە ئەو سەردانەی بەڕێز عەلی زەیدی بۆ ئەمریکا و پلانی داڕشتنی پلانێکی ئابووری گشتگی لە هەموو سێکتەرەکانە بە پاڵپشتی ئەمریکا کە سندوقێک دروستەکرێ بە نزیکەی بەهای 400 میلیارد دلار ئەمە چیمان پێڵێم پێمانە لەکەواتە ئابووری عێراق ڕوو لە گەشە ئەکات ئەوەتە نزیکەی سەرەتا 1 تریلیۆن دلار ئەبێ لە بواری سێکتەری کشتتوکاڵە خەرج بکرێ باشە واتە تەنمیەکی باش گەشەپێدانێکی زیاد باشی دەپێ بدرێت عێراق کۆمەڵە مقاوماتی زۆر باشیە باشە سێکتەری زەراعی هەیە باشە کەرتی گەشتیاری زۆ باشە نەوت و کانزایی هەیە باشە و هەریشە بۆی کە پیشەسازی تیا بکرێت دەواتە ئێستا هەنگاو ئەندرێ بوانەی کە ئەم بڵین سەرچاوی وە بەرهێنانەکان زیاد بکرێ داهاتی نانەوتی زیاد بکرێت کەواتە ئەمە دوجار پێمان ئەڵێ کە ئابووری عێراق هیچ مەترسێکی لە بەردەمانە ئەمانەی کە دروستەکرێت بەداخەوە پروپاگەندەن دەنگۆن تەفسیلاتی هەڵا ئەکرێت چکە دوجار بەڕاستی من کاکزانە ئەم پێشۆی بێمە بەرنامەکەتان لەگەڵ برادێکی پسپۆرە مناقەشەیەکمان کرد لەسەر ئەم بابەتی دارایی و ئابووری و ئەم جۆرەشتانە بە حەقەت ناکرێت ینی هەموو کەسێک قسەی تیا بکە کاکە مەسائلی ئابووری پەیوەستە بە تاک بەداکی هەوڵاتیانەوەیە بەهۆی قسەیەکی کەسێکی ناشارەزاوە لەوانەیە بازار بش لەژێنێ خۆزگە ئەمە داواکاری گشتیش بەهاتاتە سەرخەل لەسەر ئەم بابەتانە ناکرێ بەڕاستی من کە ئێستا هیچ پسپۆڕێکم لە پزیشکانیە بێم
لەسەر پزیشکی بکەم مەزانی خوا لە قورئانە فەرمێ كل واشرب ولا تسرفوا إنه لا يحب المسرفين فەرمێ هەمووتان بخۆن و بخۆنەوە بەڵام ئیسراف مەکەن خوا خەڵکی مسرفی خۆش ناوێت زانایە گەڵێ مەبەستی ئەمە تەنها خواردن نییە باوەڕکە قسەکردنیش ئیسرافی تایە باشە ئەنی قسەکردنی زیایش بەڕاستی ئیسرافە پەرژینێکی بە گوڵای بێ لە ڕوو جەنابتان و تەلەڤیزیۆنەکەتان و بینەران و بیسەران دەمکوتان لە هەموو شتێک ئەمەش بەڕاستی زیادەڕێوی و ئیسرافە بەڕاستی ناکرێ هەموو کەسێک مەسەڵەن ڕەنگە کاریگەری لەسەر ژیانی خەڵک دروست بەتەکید بەڵێ بەتەکید ئوستازانی بەڕاستی هەر لەو ماوەی پێشوایە دەنگۆی زۆر لە ئەلام و مەڵێ خەڵک و بەمەبەست بیان بێمەبەست بڵیان کردەوە گوایە بانکی مرکزی عێراقی دەستکاری سعری سەرفەکە دەیگاگۆ دۆلار 5,000 دیناری چۆتە سەر ئەم 5,000 دینارە کاریگەری لەسەر تاک بەتاکی هەوڵاتیانی عێراقی دروستەکە تۆ موچەکە لەم کەناڵە ئەگە ملیۆنێ دینار بێ واتە تۆ بەهای ئەم پارەی تۆ لە سەددا تقریبا 4 دابەزیوە 4 باشە لە 150,000 دینارە 5,000 واتە تقریبا لە سەددا 4 بەهای پارەکە لە دەستداوە باشە ینی وەکو ئەوایە تۆ ئەم ملیۆنەی تۆ 900 تقریبا 6,000 دینار وەرگی وەکو 40,000 دینار زەرر کرد کەواتە ئەم بابەتانە بابەتی زانستین ئەبێ ئینسان کاتێک من هەر لەم کەناڵی بەرەسم یان کەناڵێکی تر بوو لە لێدوانێکا بۆ باسی ئەم کردوتم هەر کاتێکە من قسەیەکم کرد تحلیلێکم کرد داتا و زانیاریم پێ نەبوو جۆم لێ مەگرن چونکە بەڕاستی شیکردنەوە تحلیل ئەبێ پشت ببەسێ بە داتاش و زانیاریش لەبەرەوە ئێمە لە هەوڵی ئەوە داین لەگە کۆمەڵە خەڵکی پسپۆر شارەزا کە خاوەنی بڕوانامەی زۆر بەرزن ئینشاءڵڵا لە بەرنامەمان هەیە سنتەرێکی ڕایشکاری گەورە دابمەزرێنین وەکو سۆرسێک وەکو سەرچاوەیە کە هەموو خەڵک پشتی پێبەسێ چکە بەڕاستی بەداخەوەڵم فەوزایەکی زۆر گەوری ئەلامی دروست بووە ئەم ئێوارەیە جۆ لە برادێک گەگرم ئەڵێ بچن پارەکانتان خێرا بکەن بە دۆلار بێ بە 180,000 کاکە ئەم قسەی خەڵکەڵێ ئەڵێ 180,000 تاو هەر دوای ئەوە من ئەم ئێوارە لەوانە زیاتر لە 15 تەلەفۆنم بۆ هاتە بێ پەیوەندیم پێوەکەن وڵا کاکە دینارمانێ ئیکێن بە دۆلار باشە وڵا فڵانکە زوای وت کاکە تۆ ئەبێ پشت بەسن بە چی داتایەک پشت بەسن بە چی زانیاریەک تۆڵی بانکی مرکزی عێراقی دەستکاری سێری سەرفەکە ئەوە تا بانکی مرکزی عێراقی خۆی ڕوونکردنەوە ئەدات ئەڵێ هیچ ڕێکارێک هیچ بڕیارێک هیچ نیەتێک نییە کە دەستکاری سێری سەرف بکەین کەواتە تۆ پشت بەچێ تەمان ئەمە تۆ ئەلامێکی گەورە کامێرێگە چێتە بەردەمی قسەیەکە بزانە چی ڕێکشنێکی لەسەر ئاسی بازارەکە بەڕێز دکتۆر جەبار گۆران مامۆستای زانکۆ و وتەبێژی بازاڕی دراوی سلێمانی زۆر سوپاس سەرکەوتون لە 30,000شی ڕێکەوتە بیدەنەوە بە چیتر پێمانەڵ هەری شارەت یادای 30,000 هی منە دەستان خۆش بێ کاکە من ئەمە 1500 هی خۆتان ڕێ بکەن ڕێکەوە دۆرە پارەکانت ببەوە نەیتە ناوستۆتیەوە دوایی زۆر باشە بە هیوایەوەن کە هیچ قەیرانێکی دارایی لە هەرێمی کوردستان و عراقیش ڕوو نەدا وڵاتیانی هەرێمی کوردستان خۆیان لەناو کۆمەڵی قەیرانان مەسەلەی دراوەکانیش کاریگەری نەبێت بابەتی دوم پەیوەندی بە چەقبەستووی هەرێمی کوردستانەوەی لەگەڵ بەڕێز ئەرسەلان مەحموود نووسەر و ڕۆژنامەنووس لە شاری ڕانیەوە گفتوگۆکەین بە سوپاسەوە کاگەرسەلان لە شاری ڕانیەوە لەگەڵمانە کاگەرسەلان ئەم کاتت باش هەڵبەتە بەڕێستان وەکو تەجروبەی خۆتان وەکو بەدواداچوون و زانیاری خۆتان هەڵسەنگاندنتان بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان و ڕەنگە سیاسیەکەیەوە چی؟ سڵاو ئوستاز سڵاو لە کورساتی خۆشەویست دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی غامز نییە یعنی ئەوەی کە ڕوودەدا دۆخێکی قەیراناوی دۆخێکی ناخۆش دۆخێکە بەڕاستی بۆتە مایەی جۆرێک لە بێمتمانی لە نێوان هاوڵاتی و دەسەڵات و بۆتە مای قوڵبوونەوەی ژیان و گوزەران و قەیرانە جۆرا و جۆرەکانی ناو هەرێمی کوردستان خەڵکی خسۆتە دۆخێکی چاوەڕوانیەوە ئەمە هەم لەسەر ئاستی ناوخۆ تاڕادێ کاریگەری لەسەر سەقامگیری هەرێمی کوردستانیش داناوە دەرفەتی بۆ جموجۆڵی هەرێمایەتی و خەرقی ئەمنی ئەمانە خۆش کردووە و پێگەی کوردی تا ئەندازەیەکی زۆر خستۆتە ژێر پرسیارەوە لە سەراستی ناوچەکە و کێشە و مەشاکلەکانی لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ بەغدا قوڵتر کردوێتەوە بارودۆخێکە کە بەڕاستی هیچ هاوڵاتی هەرێمی کوردستان خۆزگەی پێ ناخوازێت لە کاتێکدا کە خەڵکی کوردستان
چوونەتە سەر سندوقەکانی دەنگدان چاوەڕوانی ئەو بوون کە حکوومەتێکی نوێ و کابینەیەکی نوێ بە خزمەت گوزاری تازەوە بە ئایدای تازەوە بە شێوازێکی تازەوە بێت خزمەتی وڵاتەکە بکەوە بەڵام بەداخەوە ئێستا خودی کابینەکە بخۆی بۆتە قەیرانێکی گەورە لەسەر ژیان و گوزەرانی خەڵک لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان تەنانەت هەندێک جار ئەگەر دەوترێ ئەگەر بارودۆخەکە بەم شێوازە بڕوە نەگاتە نقطەیەکی حەسم و حەل نەکرێەوە لایەنەکان نەگەنە یەکتر مەترسی دەخاتە سەر پێگەی کورد بە یەکجاری لە سەراسی ناوچەکەەوە مەترسی دەخاتە سەر قوارەی هەرێمی کوردستانیش کاگەر سەلام بەڕێ ساوەکو نووسەر و ڕۆژنامەنووسێکی دەستوریشە مەترسی جددی و گەورە لەسەر هەرێمی کوردستان دەبینیت؟ ئەزانی زۆر کەس پێی وایە هەرێمی کوردستان لەبەرەوەی بە دەستور لە عێراقدا هەرێمێکی فدرالە دوجار ئەمە دەبێت بە یاسا بە قانون هەڵبووە شێنرێتەوە ئەمەش بەڕاستی قورسە و چکە عێراق خۆی دەوڵەتێکی زۆر متەکامل نیان دەوڵەتێکی زۆر متەشامل نییە بەڵام لە ڕاستیدا ئەم پەرتەوازەیەی کوردیی کە ئێستا هەیە لە ڕووی پێکهاتەی سیاسی لە ڕووی حزابی سیاسی نەبوونی گوتارێکی هاوبەشی یەکگرتووی نیشتیمانی نەبوونی دیدگایەکی هاوبەش نەبوونی عقلێتێکی دامەزراوەیی بۆ بەڕێوەبردننی ئەم وڵاتە دروستبوونی دایان قەیران لەسەر ئاستی ناوچەکە ئەمە وای کردووە کە جۆرێک لە دڵە ڕاوچێ بخاتە ناو هاوڵاتیانەوە دوجار ئەوەی کە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان بە تەسەوری من ینی دووەلی جیوار یان دوور و نزیک نییە متمانەی خودی خەڵک خۆیەتی هەردە سەڵاتێک ئەگەر متمانەی خەڵکەکەی بەدەستەوە بێت ئەگەر پشتیوانی خەڵکەکەی خۆی هەبێت بە دڵنیاییەوە مانەوەی زەمانەت کراوە تا ئەندازەیەکی زۆر تا ئەندازەیەکی ڕەها بەڵام گرفتە قوڵەکە ئەوەیە کە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان بەدەست ئەم هەموو فەراغە زۆرەوە کە لە دەسەڵاتی سیاسی لە حکومڕانیدا هەیە وای کردووە کە هاوڵاتی چ جۆرە ئینتیمایەک یان ئینتیمای لاواز بێ بەم بارودۆخێکی ئێستا هەیە چونکە دوجار خەڵک دەسەڵاتی بۆ چییە حکوومەتی بۆ چییە بۆ ئەوەیەتی خزمەتی بک بۆ ئەوەیەتی ئەمنیەتی بپارێزێ بۆ ئەوەیەتی ئازادیەکانی بپارێزێ بۆ ئەوەیەتی کە بازاری بۆ هاوسەنگکە بۆ ئەوەیەتی کە خەدەماتی بۆ بکە ئێستا ئەم حکوومەتی تا ئێستاە کە حکوومەتێکی کاربڕێکەرە تا ئێستا حکوومەتێکی جاکاری خوازە حکوومەتێکە کە تێڕوانینێکی هاوبەشی نییە بۆ ژیانی خەڵک بە شێوازێکی زۆر نادیموکراسیانە و نابابەتیانە مامەڵە لەگەڵ کەیسی کورد دۆخی کورد مەلەفی کوردەکە یعنی ئەمە وای کردووە کە ببێتە مای مەترسیەکی گەورە لەسەر ئایندەی سیاسی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان نەک خودی قوارەکە چونکە تا ئێستا قوارە هەرێمی کوردستان جێگە سەرنجی ڕۆژاوایە جێگە سەرنجی تەنانەت دەوڵەتانی دەر و دراوسێش ڕەنگە لە بەرژەوەندیان نەبێ ئەم قوارەیە لەم دۆخی ئێستادا بە جۆرێک لە جۆرەکان تووشی پەرتەوازی و لە ناوچوون ینی کەواتە ئەوەی کە مەترسی گەورەیان بێ متمانەی ینی دروستبوونی ئەو وەشاییە کە لە نێوان حکوومەت و یان لە نێوان دەسەڵات و خەڵکە هەیە بەڵێ بە دڵنیاییەوە گەورەترین مەترسی ئێستا لەسەر هەرێمی کوردستان ئەو دۆخە قەیراناویە ئەو جۆرە بێمتمانەیە کە خەڵکی کوردستان بەهۆی ئەو بۆشاییە گەورانەوە بەهۆی ئەو ململانێ حزبیانەوە کە هەتە سەر دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان خەڵکی کوردستان حکوومەتی وەکو حکوومەتێکی دامەزراوەیی موسەساتی دەوێت پەرلەمانی وەکو دامەزراوەیەکی موسەساتی دەوێت دام و دەستگای قەزایی وەکو دامەزراوەیەکی هاوسەنگی دامەزراوەیی دەوێت نەک بەڕاستی ئەمە لە هەرێمی کوردستان هەتا ئێستا عیلاقاتی هەرێمی کوردستان عیلاقاتێکی دامەزراوەی نییە لەگەڵ دەوڵەتانی دەرەودراوسێ زۆر جارانی مەدەبینین لە ئەستەجاکاندا وەفدی بەناوی حکوومەتەوە دەچنە دەرەوەی وڵات یان وەفدی جیاجیا دەبینن بەڵام لە ڕاستیدا ئەمانە هەر ناوی حکوومەتیان بەبەردەکراوە لە ڕاستیدا ئەمانە وەفدی حزبین بەناوی حکوومەتەوە مامەڵە لەگەڵ پەیوەندە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستاندا دەکرێت ئەمە خەڵک بە مەترسی دەزانێەوە مەترسیە لەسەر
ئایندەی سیاسی هەرێمی کوردستان و دەسەڵات سیاسی لە هەرێمی کوردستاندا خەڵک پێی وایە مختصەر مفید دەبێ هەم پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەم پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عراق و هەم کێشە و بێژەکانی دیسان لەگەڵ حکوومەتی عراق و هەم مامەڵەکردنی لەگەڵ خەڵکی کوردستان لەگەڵ ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان دەبێت مامەڵەکردنیی موسساتی و دامەزراوەیی بێ کێشەی پێکنهاتنی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان وەکو هەندێک کەس باسی دەکات لە ڕاستیدا مەسەلەکە پشک پشکێنە نییە مەسەلەکە ئەوە نییە ئەم چەند پۆستی بەردەکەوێت ئەم چەند پۆستی بەرناکەوێت کێشەکە بەڕاستی لەسەر دوو دیدگای زۆر جیاوازە بۆ نیزامی حکومڕانی بۆ شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئەمە بە ئینتیخابات چارەسەر ناکرێ چون کاک دەبێ هاوڵاتیانی کوردستان خەڵکی کوردستان بگەنە ئەو دۆخەی بگەنە ئەو قەناعەتەی چۆن دەتوانن خۆیان چارەسەری ئەو بابەتە بکەن بۆ هەرێمی کوردستان نظامێکی موسساتی گرنگە ئەو حکوومەتە گرنگە کە حکوومەتی هاوڵاتیە حکوومەتی خەڵکە هەرێمی کوردستان پێویستی بە حکوومەتێکی نیشتیمانی هەیە یەکێتی نیشتیمانی هەیە نەک بەڕاستی حکوومەتێک کە حکوومەتێکی یەکڕەنگ و تاکڕەهەند بێ یان حکوومەتێکی قۆرخکار بێ حکوومەتێک بێ کە بەپێی بەرژەوەندیەکانی لایەک گروپێک مامەڵە لەگەڵ دۆسیە و کێشەی کورد لە سەراستی ناوخۆ و لە سەراستی ناوچەکەش بکات. باشە کاگەر سەلان ئەگەر بێت و بەم شێوە زۆر جارە وترێت خەڵک بە جۆرێک کە قسە ئەکات ئەوان شتێکی ترە زانن بەسەر ئەوانەی لە دەسەڵاتن ئەم پێداگیریەوە ئەو عینادیە بەو شێوازە کە دۆخی هەرێمی کوردستان بەم شێوە بمێنێتەوە ینی لە سوودی کێیە کاتێک کە تۆ هاوڵاتیت بەنێ ئەو هەموو قەیرانەدا سپاردەوەکو وەکو بۆمبی وەکو چێلگەیەکی من ڕێژکرا وایە کابرا لەسەر ئەو لوغمە خۆی پارێزێ لوغمێکی تر دێ بنزین تەواو بێ بێموچەی دێ بێموچەی داوا بێ کارەبا دێ کارەبا گرانی تەواو بێ ینی بەڕاستی بەم حاڵ و دۆخ و گوزەرانیانی چێ سوودمەندە سیرەکە لەوەدایە مامۆستا هەموو دنیا هەموو گەلانی دنیا دەوڵەتان تەنانەت دەوڵەتانی دەرەو دراوسێش تەنانەت خەڵک لە زیندانەوە هاواری لە ئێستاوە پەلە بکەن حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی تازە پێک بێنن هەموو خەڵکی کوردستان داوا دەکا کە کابینەی تازە پێک بێنن و ئەم قەیرانە حکوومەتەکە خۆی لە قەیران ڕزگار بکرێ و بێتە سەرپێی خۆی و باسی مەترسیەکانیش دەکەن کە لە پێشەوە باسمان کرد ئەگەر حکوومەت پێک نێ ئەگەر گوتارێکی هاو بەش دروست نەکرێت کاریگەریەکانی لێکەوتەکانی چی دەبن لەسەر ئایندەی سیاسی هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا ئەو بیر و باوەڕێی کە دۆسیەی کوردی بە درێژایی سەدان ساڵی ڕابردووە تا ئێستاش تووشی بەدبەختی و نەهامەتیکی گەورە کردووە ئەویش ئەوەیە سیاسەتی هەموویان هیچە یان هەموو دەیان هیچم ناوێ ئەمە ئەم بیرکردنەوەیە فەرزکردنی یا فەرزیاتی ئەم بیرکردنەوەیە بەسەر نیزامی سیاسی لە هەرێمی کوردستاندا بەسەر حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەمە کێشە قوڵەکەی هەرێمی کوردستانە بێگومان ئەوانە لەو دۆخە قازانج دەکەن کە بەم جۆرە بیر دەکەنەوە کە پێیان وایە هەر شتێک کە بکەوێتە دەرەوەی بەرژەوەندیەکانی خۆیان چ بەرژەوەندی گروپیان چ بەرژەوەندی شخصیان چ بەرژەوەندی حزبیان ئەمە وای وێنای دەکەن وای دیعای بۆ دەکەن کە ئەمە کەوتۆتە دەرەوەی کوردایەتی و دەرەوەی کوردبوون و دەرەوەی پرسی نیشتیمانی بوون و دەرەوەی شتێکی تر لە ڕاستیدا ئەمە عقلیت نییە ئەمە عقلێتی پرۆژەیە ئەمە عقلێتی پرۆژەی مخابراتی ئەمە عقلێتی پرۆژەی نیشتیمانی نییە ئەمە عقلێتی پرۆژەی حکومڕانی نییە ئەمە عقلێتی ئیدارەدانی ئەم وڵاتە نییە چکە دوجار ئەوەی کە تێک دەچێت لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا زۆر جاران خەڵکی هەرێمی کوردستان قەتڵ و عام کراوە 182,000 ئەنفال و بە سەدان خەڵکی تر ماڵوێران و دەربەدەر و شەهید و بریندار و کوژرا و بووە بەڵام دوجار ئەوەی کە بە پێوە ماوەتەوە خەڵکی کوردستانە چێ لە ناو چووە هەموو ئەوانەی وەکستەمکاریان کردووە هەموو ئەوانەی کە بەغەڵەت دەسەڵاتی سیاسیان قۆرخ کردووە بەکاریان هێناوە مێژوو بە سەدان نمونەی گەورەی لەو بابەتە تێدایە مەسئولیەتەکە زۆر لەوە گەورەترە کە لەبەر خاتری پشکێنە و منە من لەبەر خاتری ئەوەی کە بەویستی من نەبێت لەژێر دەسەڵاتی مندا نەبێت ئەو هیچ نییە ئەمە بەڕاستی تێگەشتێکی زۆر خراپە و شەرمەزاریشە من بەڕوونی دێڵم بۆ هەر سیاسیەک ئەگەر خۆی پێ سیاسەیەکی نیشتیمانی بێ
دەسەڵاتدارێکی نیشتیمانی بێ حکومڕانێکی نیشتیمانی بێ خۆی بەخاوەنی هەموو خەڵکی کوردستان نەزانێ خۆی بەخاوەنی کێش قەزی میلەتەکەی نەزانێ و دەسەڵاتەکەی لەو پێناوەدا بەکار نێنێ ڕەنگکردنی شەقامی کوردی دووبارەکردنەوەی هەمان ئەو سیاستەیە کە دوژمنان و داگیرکەرانی میلەتەکەی ئێمە بەسەر ئەو میلەتان هێناوە کێشە گەورەکەی ئێمە هەتا ئێستاش ئێمە ڕاستە خاکەکەمان ڕزگار بووە لە هەرێمی کوردستان ئێمە ڕاستە تا ئێستاش ڕاستە ئازادی تاڕادەیەکی زۆر بەجیاواز لە بۆ شارێکی تری کوردستان ئازادی جیاوازیەکان ئازادی تاک بوونیان هەیە بەڵام لە ڕاستیدا ئینسانی کورە تا ئێستا لە ڕووی زمانەوە لە ڕووی فەرهەنگەوە لە ڕووی میدیاوە بە ئەنقەست هەمان ئەو پرۆسە داگیرکارەی لەسەر فەرز دەکرێت هەمان ئەو چاوترساندن و هەمان ئەو پرسە تۆقێنەرانەی لەسەر تاقی دەکرێتەوە ئەگەرنا بێدەنجی خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەم دۆخەیە تا ئێستاە ئەسبابەکە وەکو هەندێک لاان تێگەیشتون مۆزوعەکە نەبوونی هۆشیاری نییە مۆزوعەکە لە ترسیشەوە نهاتووە خەڵک لە بەعز نەترساوە بەڕاستی بەڵام مۆزوعەکە ئەوەیە کە خەڵک وڵاتەکەی خۆیان خۆش دەوێت نیشتیمانەکەی خۆیان خۆش دەوێت پێیان وایە بەشک و دەی سەرکردە سیاسیانە کەداێتە سەبەبی ئەم قەیرانە بێنەوە هۆش خۆیان چارەسەرێکی ئەم بابەتە بکەنەوە گرفتە بکەن کێشەکان هەرێمی کوردستان کێشەی بنیادین کێشەی فکرین کێشەی شێوازی ئیدارەدانن کێشەیەکی ئەوەندە حاسێ و ئاڵۆز و فەلسەفی قوڵنین هەتا کەس تێنێگا و نەتوانێت حەل و چارەسەری بۆ بدۆزێتەوە بەڵێ بەڕێز ئەرسەلان مەحموود نووسەر و ڕۆژنامەنووس لە شاری ڕانیەوە لەگەڵمان بوو سوپاس بۆ دەرفەتە بەڕێز کاگەرسەلان سوپاس دەکەم خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ